بەرە بەیانیەکی زووی 11 ئاداری ساڵی 1990 ڕێک 27 ساڵ پێش ئێستایە لە هەولێری قەڵاو منارە دەنجی بروسکەی لە باوکی ڕێناسەوە بۆ شانە چەکدارەکانی بروسک و شاڵاو دەبیسترێت. ئەو بەرنامەیە کە لەلایەن بەرەی کوردستانیەوە بۆ ئازادکردن و راپەرینی شاری هەولێری هۆلاکۆ بەزێن دانراوە. هەولێر دەفرۆشێت و خەڵکی شاری قەڵاو مەنارە ڕادەپەڕن و بەیەکجاری هەولێر لە دەست دەستگا داپڵۆسێنەرەکانی ڕژێمی بەعس پاک دەکەنەوە. ئەو کات هێزی پێشمەرگەی کوردستان بە هاریکاری ڕێخستنەکانی ناوشار سەرپەرشتی ئازادکردنی شاری هەولێر و ئۆردوگاکانی دەوروبەری شارەکەیان دەکرد. بۆیە لە ماوەی چەند سەعاتێکی کەمدا خەڵکی هەولێر بە پیر و گەنج و ژن و منداڵەوە شان بە شانی پێشمەرگەی کوردستان لە چاوتروکانێکدا کۆتاییان بە حکومی ڕژێمی سەددامی دیکتاتۆر هێنا و شاری هەولێری هۆلاکۆ بەزێنیان وەک شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستان ڕزگار کرد. ڕۆژی 11 ئادار کە هاوکات بوو لەگەڵ ڕێکەوتن نامەی 11 ئاداری ساڵی 1970 خەڵکی هەولێر شان بەشانی هێزی پێشمەرگەی کوردستان هەموو ئەو دەستگایانەیان لە دەست ڕژێمی بەعس پاک کردەوە کە بۆ ماوەی چەندین ساڵ گەنجانی ئەو شارە و خەڵکی کوردستانیان لێ ئازار دەدا. هەولێری هۆلاکۆ بەزێنیان بەیەکجاری لە دەست بەعس ئازاد کرد. هاوکار عەبدوڕەحمان، کوردسات نیوز، هەولێر.